لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانەی 598 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادان ئەوەی ئازیز سوودی لەوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وكذلك فتنا بعضهم ببعض ليقولوا أهؤلاء من الله عليهم من بيننا أليس الله بأعلم بالشاكرين. والله خۆشەویستان دەفەرمی ئابە و شێوەیە هەندێک بە هەندێک تاقی دەکەینەوە تاوەکو بڵێن ئایا ئەوانن کە رب العالمین ئەوانی هەڵبژاردێ لەناو ئێمە و منەتی لەگەڵ کردینە أليس الله بأعلم بالشاكرين. هذه الله سبحانه وتعالى زاناتر نییە بۆی کەوا چێ شایستەی ئەوەیە کە نیعمەتی لەگەڵ بکرێ چێ شایستەی ئەوەی کەوا شکرانە بژێری بکە. بەڵێ خۆشەویستان دیارەوە ئاەتەش هەر پەیوەندی بە ئاەتەکە پێشووتر هەیە کە وەکو لەوانەی ڕابرد لە خزمەتیدا بووین کە رب العالمین باسی لەوە کرد کە ولا تطرد الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه. وەکو باسیشمان کرد کە سەبەب نزولەکەی ئەو بوو کەسانێک لە ئەشرافی قوڕەیش لە سەرانی قوڕەیش داوایان لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کەوا ئەوان وایان دەزانی لە مستەوای ئەوان دانین بۆی کەوا پلەپایان نزمە فەقیر و بێدەسەڵات و کۆیلە و نەدارن ئەوان لە مەجلیسی خۆت دەربکە تاوەکو ئێمە بین لە مەجلیست دابنیشین. ئیتر وا بوو خوای گەورە سبحانەه وتعالى فەرمووی ولا تطرد دەریان مەکە ئەو کەسانە قەدر و قیمەتیان لە رب العالمین. ئەگەر چی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەگەر بە خەیاڵیشی داهات بە کە مەجلیسەی تایبەت بە ئەشرافی قوڕەیش دابنێ دوور لەو کەسانی کەوا ئەوان پێیان خۆش لەگەڵیان دابنیشن مەبەستی مەسلحەتی دعوەتەکە بوو مەبەستی ئەو بکەوە ئەو کەسانە گەر بێت و ئیمان بین خەڵکانێکی زۆر لە دوای ئەوان دێن بەرەو ئیمان بەڵام رب العالمین فەرمووی نەخێر وا مەکە. ئیتر ئەو جا دەفەرمی ئابە و شێوەیە هەندێکمان کردیتە فتنە لۆ هەندێک کەسان. واتە لێرەدا واتە بەو شێوەیە کەسانێک کەوا خۆیان پێوایە پلە و پایەیان بەرزە و کۆتمە ئەشرافەکانی سەرانی قوڕەیش ئەوانە تووشی فتنە بووینە تاقی دەکرێنەوە بە کەسانێکی دیکە کەوا مستەضعفن بێدەسەڵاتن نەدارن کۆیلەن لە ئیمانداران ئەوان تاقی کراینەوە بەوان بەچی تاقی کراینەوە بما مننا عليهم من الإيمان کەواتە خوای گەورە سبحانه وتعالى ئەو سەرانی قوڕەیشی تاقی کردیتەوە بەوانە. هەنێوەش سنەتێکی رب العالمینە وجعلنا بعضكم لبعض فتنة وكل سورة الفرقان دفرمي أتصبرون هندێک لەنگۆ بوویتە سەبەبی تاقیکردنەوە فتنە لە بۆ هەندێکی تر. لێرەشدا کاتێکەوە ئەو کەسانەی کە ظاهیرەن بە حساباتی دنیەوی پلە و پایە و پۆستیان نییە باڵێن کەسانشی نەدار و هەژار و کۆیلەن لە پێشچاوی کەسانێکی ئەشرافی قوڕەیش ئەوانە شایستەی ئەوەی نین ئەگەر بێت و نیعمەتێکی گەورە هەبی ئەوە پێویستە بەوان ببەخشرێ یەکەم جار نەوەک بە ئەو کەسانی کە ئەوان بە چاوێکی کەمتر تەماشانێک بە تەسەوڕی ئەوان مادام ئەوان ئەشرافی قوڕەیشن پلە و پایەیان هەیە لەناو قوڕەیش کەواتە ئەگەر شتێکی باش بوایە ئەو ئیمان و هیدایەتە خوای گەورە هەر بەوانی دەبەخشی هەر وەکو کو دنیای بەوان بەخشیە پلە و پایە و با بڵێن دەسەڵاتدارەتی بەوان بەخشی ئەوە بە هەمان شێوە ئەگەر شتێکی باش بوایە ئەو ئیمان و هیدایەتە و
شوێن کەوتنی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئەوە هەر بەوانی دەبخشی لەبەرەوەی وات سەور دەکەن ئەو دەسەڵات و پلەپایی کە هەیتیان مایەی ئەوەی یاخود نیشانەی ڕەزامەندی ڕەب العالەمینی لێیان بێ ئاگان لەوەی کە تاقیکردنەوەیە بێ ئاگان لەوەی ئەوە نیشانەی محەبەت و خۆشویستی خۆی گەورە نییە سبحانه وتعالى لۆی وەلحاصل زۆر جان لە دنیادا ئەوە کەسانێک بە کەسانێک تاقی دەکرێنەوە کەەوەش بەڕاستم قیاسێکی زۆر غەڵەتە تەماشا دەکەی کەسێک نەفسیەن لەگەڵ کەسێک حەساسیەی هەیە نفسيا مرتاح نییە بە فلانە کەس کاتێک ئەو فلانە کەسە حەقێک دەڵێ حەقێکی بە قسمەت دەبیدەی مادام ئەو قسەی گوت مادام ئەو چوە ناو ئەو قەزیە مادام ئەو بەو کارە هەستە ئەمن وازی لێ دەینم یعنی لە حەسوودیان کە کو دەبی بە نەزەری خۆی ئەو ئەولاترە ئەو شەڕەفی پێ بەخشرێ ئەگەر شەڕەف بی ئەو ئەولاترە پێی بەخشرێ مادام بەوی نەبەخشرا دیارە شتەکەوانی ئەویش باز لە قەزێکە دەین بەڕاستیەوە مقیاسێکی زۆر غەڵەتە لا تعرف الحق بالرجال لا تعرف الحق بالرجال ولكن اعرف الحق ثم اعرف رجاله وكو إمام علي خوای رازی بدەفەرمی کەواتە ئینسان ئەسڵ بە ئینصاف و بیر بکاتەوە تەماشا کە بزانێ حەق چییە حەق لە چێن دەرەیە ئەو جا تەماشا بکە چێ هەڵگری ئەو حەقەیە بزانە ئەوان لەسەر حەقن ئیتر نەک بە پێچەوانەوە ئەتوو حەق بڵێ فلانە کەس لەسەر حەقە هەرچی بکە مادەم ئەو دەیکا کەواتە حەق نا بە پێچەوانەوە ئەتوەکو منهەزەکت پێبی یاخود تەرازوەیەکت پێبی حەق و باتلی پێ هەڵسەنجێنی ئیتر ئەوەی کەوا حەقە کە بە حەقت بینی ئەو جا دوایە چێ هەڵگرێ و حەقەیە ئەوە نیشانەیە کەوانش لەسەر حەقن بەڵام بە پێچەوانەوە نابیر بکەینەوە بە پێچەوانەوە نابیر بکەین فلانە کەس ئیلا لەسەر حەقە مادام ئەو کردی ئەوە حەقە نا بە پێچەوانەوە ئیتر بەو شێوەیە زۆر کەس بەڕاستی زۆر خێر لە دەستی خۆی دەدا بۆی کەوا بە نەزەری وی ئەو کەسێک کە هەڵگری ئەو قەزیە مادام ئەو هەڵگریتی کەواتە ناحەقە ئیتر وكذلك فتنا بعضهم ببعض ليقولوا أهؤلاء من الله عليهم من بيننا ليقولوا تاوكو بلين أهؤلاء من الله عليهم من بيننا كواتا أو مستضعفان كأشراف كان أو مستضعفان كوا من الله عليهم من بين كخواي جور منتي لسر كردين بوي كوا شرف من دياني كردية بإيمان وبهدايات يتر أوان بتصوري خوان بيانوا أجر أو شرفوا أجر بيتو جوريي أو حق بي لله رب العالمين هر أوان شاستة بيان بخشرة ما دام بوان بخشرة أوانا لسرنا حقا يتر أهؤلاء ليقولوا لا مكلرة وكوزانان دفرمون لامی عاقبەتە لامی تعلیل نییە کەواتە کاتێک کەوا کەسانێکمان لە بۆ کەسانێک کردیتە فتنە و مای فتنە و تاقیکردنەوە لیەقولوا کەواتە ئەی فەقالوا لە عاقبەتی ئەوەی کەوا کەسانێک بووینە فتنە و تاقیکردنەوە لۆ کەسانێکی دیکە لەسەر ئەو ئەساسەی ئەوان فەقالوا گوتیان ئەهؤلاء من الله عليهم من بيننا کەواتە لەسەر ئەو نەزرە ئیستعلاییەی کە هەیتیان ئەوان کەوا بەچاوێکی زۆر کەمتر تەماشای خوار خۆیان دەکەن لە کە تەوان کە دەین لە خوار خۆیان واتە لە پلە و پایەی دنیەوی و لە دەوڵەمەندی لە خوار خۆیانن ئیتر ئەوان کە دەبینن خوای گەورە ئەو شەرەفەی لەگەڵەوان کردی ئەو منەتەی بەوان بەخشە و شەرەفمەندیان کردە بە ئیمان دەڵێن ئەهؤلاء من الله عليهم من بيننا لە ناو ئێمەدا خوای گەورە تەنها نیعمەتی لەگەڵ ئەوان کردو ئەو شەرەفەی پێبەخشین کەوا ئیمان و هیدایەتی دان جا خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی أليس الله بأعلم بالشاكرين أدي الله سبحانه وتعالى زاناتر نییە بۆی کەوا چێ شایستەی ئەوەی نعمەتی لەگەڵ بکرێ و چێ شایستەی ئەوەی کەوا قدر و قیمەتی ئەو نعمەتە بزانی و شکرانە بژێری بکە بەڵێ فهو إنكار لأن يخص هؤلاء من بين بإصابة الحق والسبق إلى الخير كواتا أوان كسانك بناو أشراف قريش إنكاري أوي دكن كوا کو دەبی کەسانێک کە بە نەزەری وان لە پلۆپەیە کەمترن خوای گەورە ئەوان مشتەڕەف بکا بۆی کەوا حەقیان پێکایە و دەست پێشخەریان کردێ لە بۆ خەیر هەروەکو لە سوورەت الأحقافش دەفەرمی ئەوان دەنگ لەو کانە خەیڕا ما سەبقونا ئیلەی ئەگەر چاک بە ئەو ئیمان و هیدایەتە خۆیان بە پێشمان نەدەکەن خۆیان لە ئێمە عاقڵتر نین ئیتر تەماشا یعنی ئەو نەزرە فەوقی و ئیستعلاییە کە هەیتیان چاویانی کۆرە کردێ لە بەرامبەر بە حەق بەڵێ ئیتر کە خوای گەورە دەفەرمی ئەلەیس الله بأعلم بالشاکرین ئەوە ڕەدە لە بۆ قەولەکەی ئەوان و هەروها بەتاڵی دەکاتەوە قەولەکەی ئەوان وإشارة إلى أن مدار استحقاق الإنعام كخواي جورة
چێ بە مستحق دادنێ لەبەوەی کەوا نعمەتی لەگەڵ بکە معرفة شأن النعمة والاعتراف بحق المنعم کەواتە خوای گەورە تەماشا دەکا کەوا کامەیان لەوانە شایستەی ئەوەی ئەو نعمەتە لەگەڵ بکرێ وقدر و قیمەتی ئەو نعمەتەش بزانین شکرانە بژێری لەسەر ئەو نعمەتە بکە ئەلەیس الله بیعلم بالشاکرین ئەدی الله سبحانه وتعالى زانەتر نییە بۆی کەوا چێ شاکرە قدر و قیمەتی ئەو نعمەتە دەزانی و شکرانە لەسەر دەکات لۆی خوای گەورە نعمەتەی پێدەبەخشی وەکو دەڵێ كما أن فيه من الإشارة إلى أن أولئك المستضعفين عارفون بحق نعم الله تعالى في تنزيل القرآن کەواتەوە ئیشارەت شەلەوەیکەوە ئەو مستەضعف و چەوساوانەی کە ئەوان بە چاوێکی نزم تەماشایان دەکەن ئەوانە بەڕاستی بە حەقەت ناز و نعمەتەکانی خوای گەورە زۆر بە چاچی دەرچی پێ دەکەن کە بریتە لە دابەزاندنی قورئانی پیرۆز و موفقکردنیان بە ئیمانهێنان بۆ قورئانە ئیتر شکرانە بژێری لەسەر دەکەن مع التعريض بأن القائلين بمعز عن ذلك كله وهروها إشارة شلوي كخواي جورا دزاني أو مستضعفو شوي أو مستضعفو أو بابلين كويلو ندارانا أنا براستي قدر قيمة نعمتي خوا دزاني شكران بجريشي لسردكن بلام إشارة شلهمان كاد بويكوا أو كسانك أو خسانة دكن لسراني قريش بحقد نها هزب ناز نعمتي خوا دكن نقدر بيشيان بخشري أوانا بهيج شكرانشي لسرناكن وكو ابن كثير رحمة الله لو لا تفسير واتد فرمي إن رسول الله صلى الله عليه وسلم كان غالبا من اتبعه في أول بعثته ضعفاء الناس من الرجال والنساء والعبيد والإماء أوانيك واشوين كوتي بيغمبر صلى الله عليه وسلم بتابة للسرتاي بيغمبرات يكيك على نكر صلى الله عليه وسلم أوانيك واشوين كوتي بيغمبر صلى الله عليه وسلم غالبا زور بيان من ضعفاء الناس لو كسان بن كوا كسانش أقوياء بن كسانش بيتوانا بن لبياوان ولا أفرتان لكويلي بياو كويلي آفرت ولم يتبعه من الأشراف إلا قليل أشراف سراني قومكي كم يتشان نبي إيمانيا نهنا يترو سنة خواي قوري لزور بي دعواتكاني بيغمبران عليه الصلاة والسلام هروابو هروكو قوم نوح بنوح دلين عليه الصلاة والسلام بي دلين وما نراك اتبعك إلا الذين هم أراذلنا بادي الرأي نابنين إما أوانك واشن كوتيتون تنها كسانك نبي أراذلنا كسانك مبلوباعين نزميان هي بيت وانا وبيد صلاة صاحب الرأي وعقل شواش نين أوانا نشوين كوتيتون وهروها وكو هرقل مليك روم كاتكوا لأبو سفيان دبرسي أو كات أبو سفيان هشتا مسلمان نبوبو درباري پیغمبر صلى الله عليه وسلم كسان برسياش لذلك بحكمه كوالا قوم أبو سفيان دا أو پیغمبر بديار كوتي بيدل يقلب برسيار أشراف الناس يتبعونه أم ضعفاؤهم أواني كواشوين كوتي أو پیغمبرنا عليه الصلاة والسلام أشراف خلق يان ضعفاء لاوازو كساني بيتوانا ود صلاة قال بل ضعفاؤهم بلكو ضعفاء كان بلكو لاوازو بيتوانا ود صلاة ندار كان شوين كوتي أو پیغمبرنا صلى الله عليه وسلم إتر هرقل كملك شي روما لبروي كسشي نصراني بو علمي هبو بو كواشوين كوتي پیغمبران عليه الصلاة والسلام تشينا وتشينينا كاتك أبو سفيان واي جواب داتو أوج لولام دالي هم أتباع الرسل براستي هر أوانا شوين كوتي پیغمبران هر أوانا كواشوين كوتي پیغمبران لحديث صحيح داهاتي كوا رب العالمين يعني پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي إن الله لا ينظر إلى صوركم الله سبحانه وتعالى تماشاي صور تاناك وتماشاي وينة تاناك تماشاي شكل تاناك ولا إلى ألوانكم تماشاي رنجش تاناك ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم بلكو خواي قورة تماشاي دلكان تاندك تماشاي كردوكان تاندك كواتوي لا رب العالمين قدر قيمته نبلة وباية وبوستا نجواني وشكل هيئته رنقة أو كوا لا رب العالمين اعتباره أو دليك أو دل تسند رغبتي حقي تدا تسند رول حقه تسند كارو كردوي تساقدك أو بدوي حق دادا قري يتر رب العالمين كوا يقلى ناو بيروزكاني أو كوا الحكيمة سبحانه وتعالى
ئیتر خوای گەورە هەموو کارەکانی ئەو پەڕی لە جێ خۆیت و پڕی حکمەتە لێ خوای گەورە کەسانێک هیدایەت دەکەوە شایانی هیدایەت بن قەدر و قیمەتی ئەو حەقەی بزانن هیدایەتیاندا تاوەکو شکرانە بژێری لەسەر ئەو حەقەی بکەن شکرانە بژێری لەسەر ئەو حەقەی بکەن کەواتە لێرەش وەکو باسمان کرد ئیشارەت لەوەیەکەوە بەفعلی ناردنی قورئانی پیرۆز هیدایەتدان لە بۆ شوێن کەوتنی ئەو قورئانە بەڕاستی ئەو پەڕی نیعمەتە پێویست بە شکرانە بژێری هەیە لێ هەر کەسێک شکرانە بژێری نەکە بزانە شایستە نییە بەو هیدایەتە لێیە پێویستە مڕازعە خۆی بکاتەوە هێشتا کە مادەم هەست بەو نیعمەتە ناکە بەڕاستی هێشتا نەکەوتیتە سەر ئەو خەتە مستەقیمەی کەوا خوای گەورە دەیەوێتن هەتا وەکو نەبیتە کەسێکی شاکر قەدر و قیمەتی و نیعمەتە بزانێ شکرانە بژێری لەسەر بکە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.